بینرین خوشتوی افدامه و باش است نظیر کادانی دیگل ودم ابو پیشکش کرنا خلق کادیش برنامه و برنامه کردی و جاریجی دی گنگشا بابت که هری گرین کین اوجی کردو دمو سالانی الدور وی توری مدوی چندین پرسیارا بپرسینش ما مستای کات یان دم چیو چه پیوندی اب مروان و هیا گوری قرآن پیروس چه پیوندی تناف برا کاتو مروان هیا مچ بر خدانه کبیتن جبو بهای جیانه اد جیانا مروان دا اری مروان چکریه جبو نیاسینا دموکاتی دیسان مدوی بپرسین باندورو رول دمیچیه اد جیانا گلانین جیهانی دا دیسان مدوی بپرسین چمکی سالا نی چوا تیبگهینو مچ جور سردریک ادگل هبیتن زاناو عارفین کرد چوا سردری ادگل وی چمکی کریو ادگل وی دمی کریه دیسان مدوید بپرسین کلتوری کردواری چه سردریک ادگل کاتی و دمی کریه هروسا سردریا کردی چوایا ادگل هلکفتا سر سالا نی دیسان مدوید بپرسین چبکین جبوب حس کرنا کلتوری گرینگی پیدانا ابدمو کاتی اف پرسیاره دهینا گنگ شکرن ادگل زوربارس ما مست عبدالرحمن صدیق ناوی خوب ناوی واخرات نگرم جناب سیدایت کین زور بخير بي ما مستوى برس ما بحثا كرد ودمو صالان نيكر ما مستا مدوي بزانين كات يان دم تشيو و تشبيوندي اب مروفان وهيا راست بناي خوي بخشن دي مهربان ازانيد يعني لا انجامي اوهم خيون نواني من دخيون مو يعني خلقي ديكش حتما خيون ديوتيو يعني تا استا يكيك لوش تاني كبيدا قتري تارادي كي زور نهاتو تبيانا تسكردن مسألة كات بله كات ودم بڵێ لۆغزێکە بڵێ شتێکە وەستفی دەکرێ بەس دەڕاستی دایەکێکە لەو شتانەی هەتا ئێستا چەند تەماشا دەکەی لە ڕووی ئاینی هاتوۆتە باسکردن لە ڕووی فەلسەفە هاتوۆتە باسکردن هەر بەردەوام توێژینەوە و لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت یعنی زانیوانە پێشتر شتێکەیە پێی دەگوترێت درێژی پانی بەرزی وەکو بڵێ ئەمە سێ ڕەهەندی شتەکانە وتوانە ئەوە ڕەهەندی چوارەمە کات وتوانە کات ڕەهەندی چوارەم ئەمە یعنی وەکو بڵێ یەکێکە لەو بۆچوونانە مثلا گوتراوە تۆ هەر ئیشێک دەست پێ بکەی سەرەتا خۆ دەبێت لە خاڵێکەوە دەست پێ بکەی دەڵێن وەختێکە لە خاڵێک دەست پێ دەکەی ئەگەر خاڵ بجۆڵێنی خاڵ نقطە پۆینت بجۆڵێنی بە تەنیشتی یەک دەڕۆی چی دروست دەبێت دەڵێن هێڵ دروست دەبێت باشە دەڵێن وەختێ هێڵ بجۆڵێنی ڕووبەر دروست دەبێت دەڵێن وەختی ڕووبەر بجۆڵێنی قەبارە دروست دەبێت واتە حەجم دروست دەبێت ئەو حەجمە کە دروست بوو وەکو ئەو پەرداخی لێ دێ وەکو ئۆتۆمبیلێکی لێ دەبێتە تشتێکی بەرجەست ئەو بەرجەست دەجوڵێ کە جوڵەی کرد ئەو کات بیر دەکەینەوە دەڵێن بە چەند گەیشتە لای تۆ وەکو ئێستا من پرسیارێکم بۆ دێ ینی ئۆتۆمبیلەکەی تۆ دەڵێ لە فلان شوێن هات بۆ فلان شوێن دەڵێن بە چەند گەیشت کاتە لە حاڵەتی جوڵە پێکردنی قەبارەکاندا شتێک دروست دەبێت پێ دەڵێن کات مانە باسێکی درودرێژە پێمان ناکرێت ئێستا گورد بینەوە لەم بابەتانە و ڕەنگە بینەریش زۆر پێویستی بەوە نەبێ بینێر بە شێوازێکی گشتی لەبەرەوە دەتوانی بڵێ کات یەکێکە لەو شتە گرنگانە دەم یەکێکە لەو شتە گرنگانەی ئێمە پێمان کراوە وەکو دەڵێ بڵین کاتژمێر و دەمژمێر بژمێرین و استیفادەی لێ بکەین بەڵام وەکو لۆغز زۆری دەوێت قسەی لەسەر بکەین بەڵام بە شێوازێکی سەرەکی ئەبێ ئەو ئاگداری ئەو حاڵەتە بینکە دوجار ئێمە مەبەستمان لە دەم و لە کات چییە پەیوەندی بە ئینسانە ئەو ئینسانە کە دەژیت لە دایک دەبێ پاشان دەڵێن وەفاتی کرد لەو ماوەیە عمری هەیە ئەو عمرە یعنی سەرمایە چۆن بازرگانێک سەرمایە هەیە ڕەسمال سەرمایە هەیە ئینسان سەرمایەکەی تەمەنی خۆیەتی تەمەنیش دەپیەون بە ساڵ بەڵام ساڵیش مانگە هەیفە ئەوی دیش ئەبێتەوە هەفتە ئەویدی دەبێتەوە ڕۆژ ئەوی دیکە دەبێتەوە سەعات دەبێتەوە خولەک دەبێتەوە چرکە کەواتە دوجار ورد تەماشا دەکەی بایەخی ئینسان بەکات لەوێەوە دەست پێ دەکە ئەگەر لە خەمی بایەخ پێدان بە چرکە بە سانیە نەبێ نازانێ قەدری دەقیقە بگرێ یا خولەک بگرێ ئاگاداری خولەک نەبێت چۆن لە بواری ئەوانەی کە بازرگانن لە بواری کاپیتالیزم و ڕەسمالیە ئەڵێن ئەوەی پارە بچووکەکان قەدری پارە بچووکەکان بزانێ پارە گەورەکان خۆیان دێنە پاراستن دەپارێزرێن لە عمری شاوایە خەڵک بایەخ نادا بۆیە ئێمە دەڵێن ینی کورد و کات و ساڵی نوێ ینی کورد بایەخی هەیە بە ساڵی نوێ بە ساڵ گەلک درێژە
بله ئەی بەشەکانی ساڵ ناڤڕووکۆڤێ ساڵێدا چەند گرنگی پێدا ئەو وردەکاریەکان لە وردەکاریەکان مرۆڤ بە شێوازێکی گشتی و کوردیش بە تایبەتی بایەخ بە وردەکاریەکانی کات نادا بەڵام ساڵەکە دەبینێ لایە گەورەکە دەبینێ لایە بچووکەکە نبینێ لەبەرەوە قسە لەسەر ئەوەیەکە ئەم کاتە تا ئێستش سەیرە یعنی لای هەندێک ئینسان دەڵێ کات هەر لە خۆیەوە دەچێت هەندێک ئینسان دەڵێ کاتم لێ ناڕوە کاتیش خۆی دیاریکراوە چۆن لێت دەڕوا و چۆن ناڕواژ مانای وایە گرنگی کات لەوێ دەردەکەوێت هەر ئینسانێک چۆن هەستی پێ دەکە هەر ئینسانێک هەست بە کات چۆن دەکە ئەوە دەڕوە ئەو کاتی لە خۆشیدا دەژێ دەڵێ وڵی نازانم ئەو کاتە چۆن چوو کاتێک لە ناخۆشی دەبێت دەڵێ وڵی ئەم شەوم لەلا بە ساڵێک بوو دەبینی کەواتە جارێکی تر پەیوەندی نێوان ئیحساس شعورکردن هەستکردن بە کات پەیوەندی هەیە لە لای ئینسان بەوەی کە ئەو کاتە درێژە یاخود کورتە خاڵێکی دیکە زۆر گرنگە ئەوەیەکە ڕابردوویەک هەیە کات بوو چوو داهاتوویەک هەیە کاتە دێ ئێستش کاتێک ئێمە تێدا دەژین ئەمانەی گوتم هیچم نەگوتو هێشتا بۆچی هیچم نەگوتووە ئەوان هەرسێکۆ چەند پەیوەندی پێک بەهێ ڕاستە یعنی ئەگەر بڕوانیت هیچ کات ئێمە ناتوانین ینی وەکو بڵێ لە ڕوویەکی مەجازی دێن ئەو کاتە دابش دەکەین دەڵێن ڕابردوو دەڵێن ئەوە ئەژنار شتێک نییە بە نێوی ڕابردوو بە نێوی ئێستا بە نێوی داهاتوو هەموو وەکو دەرزی دورومان هەموو بە یەکەوە بەستراوە سلسلە بە یەکەوە بەستراوە ئیتر لە ئەنجامدا مرۆڤەکان بۆ ئاسانکاری هاتون جیایان کردوێتەوە من بەس لەو مقدمە ویستم بڵێم کات دەم هێشتا لغزە هێشتا دەبێت دیراساتی زۆر لەسەر بکرێت هێشتا دەبێت بزانین چۆن عمری مە یەکسانە بەکات عمری مە یەکسانە بەکات عمری ئێمە بە ساڵ نایەتە پێواندن ڕەنگە بە دقیقە و بە چرکە پێوانە بکرێت و حیساب بکرێت ڕابردوو چییە ئێستا چییە داهاتوو چییە پەیوەندیان لە نێواندا چییە چۆن لە ڕابردوو بڕوانین چۆن لە ئێستا چۆن لە داهاتوو ئەمانە هێشتا قسەی زۆری دەوێت بەس ویستم لەم پێشەکێ بڵێم زۆرمان ماوە زۆرمان پێویستە کە بایەخ بدەین بە مەسئلەی کات بەێ دەست خۆش مامۆستا دیسان بەدوێت زانین گۆرەی قورئانە پیرۆز چه پەیوەندی ئەتنابەرە کات و مرۆڤاندا هەیە ئایا قورئانە پیرۆز چاوە بەحسی مرۆڤبوونی کردە و چاوە بەحسی کاتی کردە کە ژیاناوی مرۆڤیدا چاوە بێتە بکارینان کات و دەم و سەردەم لە قورئاندا ڕەنگە چۆن ئەڵێ دیارترینیان بریتی بە لە سوورەتی والعەسر سوورەتی العەسر کە خوددا سوبحانەهو وتەعالا سوێن دەخوا بە والعەسری لێبا نمونەیەک پێ بڵێم ئیمامی رازی لە تەفسیرەکەیدا دەڵێ پێم سیر بوو کە تەماشای سوورەتی عەسرم کرد خوددا سوێند بە کات بە سەردەم بە کات بە دەم دەخوا پشتی ئەوە دەفەرمێ دوای ئەوە دەفەرمێ ئینە الئینسانە لەفی خوسر کەواتە خەسارەتمەندی ئینسان پەیوەستە بە لە دەستدانی کاتەوە خەسارەتمەندی ئینسان کە ئینسان خەسارەتمەند دەبێ پەیوەندیەکی زۆری هەیە بە لە دەستدانی کات چۆن دەڵێ هەر بۆم حەل نابوو نەم دەزانی یعنی قیمەتی کات چییە و بۆ شایانی ئەوەیە خوددا سوێندی پێ بخوا و لەبەرچی دەڵێ ڕۆژێکیان چوومە بازاری جاران ئەو سەردەمی ئیمامی ڕازی بڕۆ چەند سەد ساڵ بچۆ دواوە وانە کە دەگەڕیتە دواوە دەچتە زمانێک دەڵێ لە بازار پیاوێکم بینی سپێدە زوو بەیانیان زوو بەفری هێنابوو جەمەڵێن بەفر بەرف سەهۆڵ بوز بە هەموو زاراوەکان و دیالێکتەکان ئەم سەهۆڵە کە دەهێنی جاران خۆ قالبی سەهۆڵ نەبووە جاران چ بووە بەفری چیا بووە دەهێنیت و دادەنیت و دەفرۆشی دەڵێ بە کۆڵانێک تێپەڕ بووم پیاوێک بەفری چای دانابوو دەیفرۆشت زۆر بە ئاسایی دانیشت بوو هیچ کێشەی نەبوو وەکو هەر شتێک دانابوو دەفرۆشێ دەڵێ پشتی چەند سەعات کە بوو بە نیوەڕۆ تەمان خۆ بەفر لە زستان نایەتە فرۆشتن لە هاوینە هاوینیش گەرمە دەڵێ وەختی نیوەڕۆ کە گەڕامەوە بۆ ماڵ بە نەفسی ڕێگە هاتم بە هەمان ڕێگە هاتم ئەو پیاوە زۆر هاواری لێ هەڵدەستە هاواری دەکرد دەیگوت بە زمانی عەرەبی ئەو سەردەمە دەیگوت ئەیوهە الناس ارحموا بائعا رأس ماله يذوب بە کوردی دەیگوت ئەی خەڵکینە بەزەیی و ڕەحمتان بێتەوە بە فرۆشیارێکە کە ئەگەر لێی نەکڕن سەرمایەکەی دەتوێتەوە یعنی یەکێک تەختە و دار و شتێک بفرۆشێ ناتوێتەوە هەر حەزەکەی 10 ساڵ لەوێ دامنێ بەس ئەو بەفرە ئەو بەرفە ئەو سەهۆڵە ئەو بوزە دەتوێتەوە کەواتە نیوەڕۆ هەتا نیوەڕۆ کەسیی لێ نەکڕێ هەموو دەبێ بە ئاو دەبێ بڕات و هیچ نەکە دەڵێ ئەو کات زانیم تەشبیهەکەت ناوێ دەڵێ ئەو کات زانیم خوددا بە ئێمە دەڵێ عمری ئێوە وەکو سەهۆڵ و بوز و بەفرە ئاگاتان لێ نییە لە ئەوڵەکەی گەنج ئاگای لێ نیە وەکو ئەو بایعە وەکو ئەو فرۆشیارە گەنج گوێ لێ نییە دەڵێ هەر دەمێنێ بەس قیمەتی عمر
قیمەتی کات کەی دەردەکەوێت لە ئاخری عمر وەختی ئینسان پیر دەبێ و دەبێتە پیرەمێرد و پیرەژن و دان عمر ئەو جا بۆ ڕۆژێک تەمەنای ڕۆژێک دەکە جاری وای ئینسان بۆ ئەوی وەسیەتەکەی بکە دیتە یعنی خواخوایەتی یەک دوو دقیقەی تری هەبێ یەک قسەی دەکرد چەند جا ئەوانەی کە پۆلیسن دەڵێن ینی هەندێک کەس بریندارە هەندێک کەس کوشراوە وەنیە ینی حەز دەکەین یەک دقیقەی تر عمری بمایە قسەیەکی دەکرد دەیگوت فلانە کەس بوو بەس یەک دقیقە عمری نەبوو حقیقەتێک ون بوو بزانە چەند بەقیمەتە ئەلەوە دەڵێ ئەو جا تەماشام کرد خوددا دەفەرمێ والعصر إن الإنسان لفي خسر دەڵێ دێ ئێمە خەسارەتمەند نەبین بۆ ئەوەی خەسارەتمەند نەبین ئێمە پێویستیمان بەوە هەیە لە گەنجەتیەوە منداڵ فێرکەین احتیمام بە عمر بدە بایەخ بە عمر و بە تەمەنی خۆی بدە بەڵام دەڵێ خوددا ڕێگەکەشی پێگوتوین گوتوێتی ئینسان بۆ ئەوەی خەسارەتمەند نەبێ ژیانی چۆن بژی ئەبێ چوار شتی هەبێ إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر يعني زۆر واضح دیارەکە سەرەتا ئینسان بۆ خوداپەرستی پێویستی بە ئیمانە ئەگەر کەسێک ئەف چەندەکردن بریتیل کەسێکی دیندار و مسلمان ینی بە معنایەکی تر خەسارەتمەند نییە لێرە ڕەبتی کردووە پەیوەستی کردو بە خەسارەتمەندی ئێستا دێت دەپرسی دەڵێ باشە ئیمان چییە ئیمان بەرزترە لە ئیسلام وانە وەختێک کە ئیسلام بوو دەڵێ ئەوە 5 ڕۆکنی جێبەجێ کردو وەختێک کە ئیمانی بوو دەڵێ ئەوە 6 ڕۆکنی جێبەجێ کردووە هەموو ئەمە چوو بۆ ئیمان لێرە نقطەیەکی دیکە دەردەکەوێت لە ژیاندا ئینسان پێویستی بە چییە عملی صالح وعملوا الصالحات ئەگەر سێری عملی صالح کەی هەندێک بە هەڵە تێدەگەن وازانی عملی صالح ئەوەیە نوێش بکەیت نوێش عملی صالح لەلای چۆن ینی بۆ لەلای خوددا کارێکی باشە بەس ئەوە عیبادەتە وەکو گوتمان خوا فەرمێ إلا الذين آمنوا یخۆی ئیمان لەگەڵ ئیسلام 5 ڕۆکن و 6 ڕۆکن ئەوە 11 کار جێبەجێ دەکەی ئەوە هەمووی ئیمان و ئیسلام کەواتە عمل صالح بریتیل دەبێ ئەم هەموو کارەیەکە ئێستا لە دنیا دەبێ بیکەی بۆ خزمەتی مرۆڤایەتی چۆن سيري قرآن دەکەی دەفەرمێ إن الذين آمنوا وعملوا الصالحات وایە وأقاموا الصلاة وآتوا الزكاة ها شلون قرآن شمان پێ دەڵێ عملی يعني نوێژکردن و زەکاتدانی جا کردەوە لە عملی صالح ئەوە ئەرکانی ئیسلام هەر دەبێ بیکەی إن الذين آمنوا إلا الذين آمنوا وعملوا الصالحات أو إيمان أو عمل وذكروا الله كثيرا ذكري شي درك العمل صالح يعني شي يعني تو ذكر دكي أو بيني خوت وخدايا بو خوته نوێژ دەکەی بۆ خۆتە زەکات دەدەی بۆ خۆتە حەج دەکەی بۆ خۆتە شایەتمانت هێناوە بۆ خۆتە بڕوات بە خودا بە قیامەت بە مەلائیکە بە ڕۆژی دوایی بە کتاب بە پێغەمبەران هەموو ئەوە بۆ خۆتە پشتی ئەوە عملی صالح دێ عملی صالح ئیعماری ئەم ئەرزەیە عملی صالح ئەوەیە کە ئەوروپا دەیکە ئێستا دەبێ مسلمان بیکە خزمەتکردنی مرۆڤایەتی پێشکەوتن اینجا ئەمە پێویستی هەیە خۆ بەگەیاندن وتواصوا بالحق يعني چی وتواصوا بالحق معنای صالح بووی اینجا بێ مصلح بی ئەم پەیامە بگەێنی بە خەڵکی دیکە قسەی باش بگەێنی بەڵام مامۆستا تەواصوا بالحق يعني هەر کەسێک دیت و بیر و وچنێت خۆ حەق زانیتن يعني هەر دەوێتن وێت تەوسیە بخەڵکێکی بکە قسەی خوددا لێرە باسی چووکە باسی خوا سوبحانەهو وتەعالا خۆی باسی خەسارەتمەندی ئینسان دەکا خوددا پەیامی چییە ئێمە تەماشای قورئان دەکەین وانە ئەو پەیامە لە قورئان دەبینی وتواصوا بالحق لەوێ وأوصى بعضهم بعضا بالحق اینجا زۆر گرنگە تەواصەو لە قورئاندا وەسی بە حەقمان نییە هەر من نیم هەندێک کەس خۆی کردووە بە وەسی بە حەق يعني أو دانشتو طلع حرق سقسي منه ويوهجتين وتواصوا بالحق مفاعله يعني شي يعني دوسريه يعني أوصى بعضهم بعضا بالحق بكردي يعني روجك من قصدكم روجك من داد نشتم جودكرم روجك تو قصدك روجي أيدي قصدك كواتد الله أمكاري إنا اشتك ما نية بناوي رجل دين دانشتي بهر أو قسمان بوبك تواصوا بالحق حق لا همو مانا هر حقيق لا بجورك لجورك كان لا أيدي كيا چۆن تەکامل دەکە وەکو گوتمان وەکو نینۆک وەکو ئاوێنەکە بەڵام ئەمەش سەبری دەوێت ئەوە نییە سەبری دەوێت زۆر کەس دەبینی کۆڵیدا ناتوانێت ترڵێک ئاکەم قسە ناکەم من ئیشی خێر ناکەم عملی صالح بۆچی بکەم لە بەرچی ئەگەر لێ کەواتە مەبەستم بە کورتی ئەوە بوو لێرە زۆر گرنگە خوا پێمان دەفەرمێ کە ئیمان جایە بۆ خۆتە عملی صالح خزمەتی خەڵک خزمەتی مرۆڤایەتی دەبێ بکەیت بەڵێ مامۆستا تەواصی بالحق يعني گەهاندنا vê wasiyetê aya wek telqînekê divêt tu bibêjît û çi dibêjît divêt ew îş wek te biketin yan jî tinê pêşbîniye û pêşniyareke bû kesê biraber xwe مافی ئێمە هەر وەکو گوتی ینی تەنها گەیاندنە بلێ تۆ ئەگەر هەرچی بکەی خۆت نابی بە پێغەمبەر بلێ وانە هەرچی بکەی نابی بە پێغەمبەر ئێوە ما على الرسول إلا البلاغ
مبین هەر ئەوەی بەلاغ بگەینی حەقی نییە. دەست خۆش مامۆستا دیسان بزانین چ بەری خوددانێک هەبیتن ji بۆ بەهای دەمی ژیانە مرۆڤان ڕاستە ئەو عەسرا کە هەموو دەم و کات بوو بە شێوەیەکی گشتی جارێکی دیکە خوا سوبحانەهو وتەعالە وردیشی کردوێتەوە جارێکی دیکە سوێند بە ئەجزاءەکانی کات دەخوا خدا دەفەرمێ وەلفەجری چونکە سەرەتاکانی ڕۆژە ئەویش جێی بایەخە یعنی ئەوەی سەرەتاکان نەگرێ بە جوانی لە کۆتاییشدا هەر زەرر دەکە لە پشتی ئەوە خوا دەفەرمێ وەضحا هەندێک ڕۆژ دەچێت سوێن بەو کاتەش دەخوا جارێکی دیکە ئەوە هەر ڕۆژە و هەتاو هەیە دەفەرمێ وەنەهاری ئیذا تەجەلە سوێنی بەویش خوارد بوو بە شەو فەرمووی وەللەیلی وانە چەند جار وەللەیلی بەو شێوازە کەواتە بە عەسری شی کردەوە خوددا بە بەشەکانی عەسریش و بە بەشەکانی کاتیش هەر جارێکی دیکە خدا سوبحانەهو وتەعالە سوێن دەخوا کەواتە یعنی حەیفە موسڵمان دەبێت هیچ قسەی بۆ نەکەی هیچ نەسیحەتی نەکەی دەربارەی کات بۆ چونکە دەبێت لە قورئانەکەی خۆیەوە زانی بێتی کات زۆر گرنگە کات ئەوەندە گرنگە کە تۆ ئەوەیشی پێی دەڵی خوداپەرستی و ئەوەی دەڵی عەمەلی ساڵح هەر بە کات دەکرێت ئەوەی کاتی نەبێ مردووە چێ کاتی نییە ئەوەی مردووە ئەوەی زیندوو بێ کاتی هەیە بەس بۆ سود لەو کاتە نابینێ بۆ ئیشی باشی تێدا ناکە لەبەر ئەوە فەرقی نێوان مردوو زیندوو کاتە یعنی چێ مرد یعنی چی کاتی نەما وانە وەکو چۆن دەڵێن ئەو مکالمەیە ئەڵێن کارتی نەما ئەوی کاتی نەماوە کاتی نەماوە لەبەرەوە ئەوەی زیندووە کاتی ماوە کە بەکاری ناهێنێ هیچ فەرقی نەبووە لەگەڵ مردوو لەبەرەوە موسڵمان ئەبێ هەر نەسیحەتی نەوێ بەس چاوی لە قورئان کردە ئەمەندەی بزانیای دەیزانی کە پێغەمبەریش درودی خوای لەسەر هەر لەو ڕوانگەی فەرموویەتی لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربع یەکەمیان عن عمره فيما أفناه بەکوردی پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئینسان لە ڕۆژی قیامەتدا یەکەم شتێک کە لێی دەپرسرێت چوارە یەکەمیان چییە تەمەنت چۆن سەرف کرد چۆنت بەڕێ کرد ئادەی جاوەرە 60 و 70 و 80 و 90 بژمێرە بڵێ چیم کردووە ئەلێرە زۆر گرنگە کەواتە تۆ لەسەر بەشی کاتەکانی تەمەنت دێتە پرسیارکردن لە تۆ پرسیارت لێ دەکات خوا سوبحانەهو وتەعالە لەبەرەوە اینجا بۆ یاڵم یعنی موسڵمان ئەرێ نوێشکردن ئەوە نوێژی بەیانیە کاتەکەی لەوەندە بۆ ئەوەندە نیوەڕۆ کاتی لەوەندە بۆ ئەوەندە عەسر ئاوا مەغریب ئاوا ئەوە بینی نوێژی جومعە هەموو ڕۆژ بۆ خەڵک نوێژی جومعە ناکە نابێڵێ بێ ڕۆژی جومعە بێت و کاتەکەی لەوەندە بۆ ئەوەندەیە وانە تەواو بوو نوێژی جومعە چووەتەوە بێ نیوەڕۆ یعنی مەبەستم چی بوو یعنی نوێژەکەی هەمووی پەیوەستە بە کاتەوە ڕۆژوەکەی ئەبێ مانگی ڕەمەزان چاوەڕێ بکە و مانگی ڕەمەزان ئەوەیە و یەک تا ئەوەندەیە بۆ شێوازە ئەڵێ حەج دەکەم دەی با ئیسە بچێت دەڵێ نابێ دەبێ کاتی خۆی هەیە حەج لەو مانگە بۆ الحەج ئەشهور معلومات ڕۆژوو ئەیامە معدودات کاتەکەی دیاری کراوە نوێژ إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا دەڵێ چم بۆ حەج ئەڵێ حەج ئەو کاتی نییە الحەج ئەشهور معلومات دەڵێ زەکات دەڵێن زەکات ئەبێ نیساب بێت و ئەبێ حال عليه الحول ئەبێ ساڵەکە بەسەریا تەواو بوو بێ یعنی هەموو عیباداتی موسڵمان کاتە ئێدە بواە موسڵمان زۆر بایەخی کاتی بزانێ بەداخەوە کە وانییە و ئەوە نبینی مناسباتەکان سەری ساڵی یعنی چی سەری ساڵی زاینی یعنی ئەڵێن سەری ساڵی بە کوردی دەڵێن زاینی و دەڵێن میلادی وانە میلادی عیسای عەلەیهی سەلام کەواتە سەری ساڵێک پەیوەستە دووبارە بە لەدایک بوونێکەوە یعنی کەسێک هاتۆتە بوون کەسێک عمری پێدراوە بۆ مەولود چییە 12 ڕەبیع الأول ئەویش هاتنە دنیای پێغەمبەر درودی خوای لەسەر جارێکی تر کەواتە مناسبەتە ئاینەکانیش هەمووی پەیوەستە بکات ئەوە مەولودە و ئەوە میلادە ئەوە فلانە کەس لەو ڕۆژە لەدایک بوو ئەوە فلانە کەس لەو ڕۆژە وەفاتی کرد ئەوە لەو ڕۆژە ئەوەندە تێپەڕی بەسەر وەفاتیە ساڵ ڕۆژی وەفاتی ساڵ ڕۆژی لەدایک بوونی هەموو ئەمانە پەیوەستن جارێکی دیکە بە کاتەوە کەواتە لە ڕاستیدا دەرکەوت ئەم کاتە فەلسەفەکەشی لەوەیە ئەوروپیەک و ئەمریکیەک و کوردێک و عەرەبێک و فارسێک خوا وەکو یەک کاتی پێداون هەیە باش سەرفێکە هەیە خراپ بەێ باشی و خراپکردنا سەرفەکاتی دەرئەنجامەوی خسارەتی فایدەیە ڕاست هەر کەسێکی باشی بسەرف بکەن ڕاستە دەرئەنجامێکی باشی هەبیتن ڕاست دیسان مام سەمەد بزانین ئەرێ مرۆڤان چی کردیە بۆ نیاسینا دەم و کاتی ڕاستە دەڵێن بە شێوازێکی سەرەکی لەو ڕۆژەی مرۆڤ پەیوەستی بۆ بکاتەوە ڕەنگە تا ئێستا نزیکەی وا دەڵێن هەشت جۆر ئامێری دروست کردو مرۆڤ بۆ زانینی کات ینی سەرەتاکان هیچی نەزانی بێ لە ڕێگەی ڕۆژەوە و لە ڕێگەی پێوانی تیشکی ڕۆژەوە چۆن دەردەچێت و چۆن دەڕوات و دابەشی ئەم ڕۆژە بکە بەسەر کاتەکانە شتێکە بۆ بە ناوی ئەساع الشەمسیەوەتە کاتژمێر دەمژمێری هەتاوی ئیدی دوای بۆ بە دەمژمێری ڕەملی واتە ئەوەی کە پێ دەڵێن قوم و ئەوانە جارێکی دیکە گۆڕاوە بۆ شێوازێکی چۆن دەڵێ پێشکەوتوتر لەو حاڵەتەوە تا گەشتوتە سەعاتی میکانیکی و بەندۆڵ و
ئەو بابەتەنە تا ئێستا گەشتنەوە ئەلکترۆنی و سعاتی زەڕی کە ئێمە بەکاری ناهێنین لە شوێنی تر بەکارهێنرێ کە لە 3 ملیۆن ساڵە لەوانەیە سانیەک غەڵەت بکە سعاتی ئەتۆمی پێ دەڵێن. ئەم کاتژمێرانە ئەم هەش جۆرە بۆچی مرۆڤ بۆ ئەوەی کردو کە سوود لە کات ببینێ، بەڵام بەداخەوە هەتا مرۆڤ پێشکەوتوتر بووە لە زانینی وردەکاری و بەشەکانی سانیە و چرکەش خراپتر لەگەڵ کات مامەڵە دەکا و کاتی هەر زیاتر لێ دەڕۆ، کاتی زیاتر لێ دەڕۆ سوودی لێ نابینێ. کەمینەیەکی زۆر کەم هەن کە سوود لە کاتی خۆیان دەبینن. کەواتە مرۆڤ هەمووەمانی کردو بۆ ئەوەی کە دنیاش ینی وای لێ بێت ئەو سەری دنیا لەگەڵ ئەو سەری دنیا یەک بێتەوە، خۆ ئەبێ ستانداردێکدا بنین کات لە دنیا چەندە. شتێکی تری داهێناوە پێ دەگوتری ئێستا پێ دەڵێن گرینچ وانە بە تەوقیت و بە کاتی گرینچ سعات ئەوەندەیە. ئیدی هەر وڵاتێک سعات زائید 3 ناقص 2 زائید 8 ئەوەندەی دەخاتە سەر بەو نوعە دەزانن کە ئەو سعاتەوە. ئێستا شتێکی دی هەیە دەڵێن بە کاتی مەکە، دەڵێن بە کاتی مەکە، واتە مەکە چەندە سعات لە هەموو ئەو شوێنانی دیکە ئیزافە و چۆنەڵێ ئەی خەنە سەر یاخود لێ دەرەکەن. ئەمانە هەم ستانداردانە هەمووی لەگەڵ تێپەڕبوونی کاتدا مرۆڤەکان دایان ناوە بۆ ئەوەی کە سوود لە کات وەرگن. جا ئەمە پێمان دەڵێ ئەگەر ئێمە بە جوانی لە پێوەرەکانی کات تێبگەین بیرروبۆچوونەکانمان زۆری دەگۆڕێ، بیرروبۆچوونەکانمان زۆر دەگۆڕێ. ئێستا ئێمە چۆن ئیش دەکەین؟ ئێمە ئێستاکە زانی بایەخ بە شەو نادرێ، خەڵی خەڵک شەوی بێبایەخ کردووە. ئەگە بچیتە لای عارفی کرد و بچیتە شعرەکانی قەدیمی زانایانی قەدیم بایەخ بە شەو زۆر هەبووە، یعنی لە شەویشە ئیسیفادەیان زۆر لێ کردووە، دوو ئەوەندەی ڕۆژ ئیشیان تیا کردووە. ئێستا دەفەوتێ. بۆچی؟ چونکە ئێستا تۆ بە بەم تەوقیتەی ئێستا چ دەڵێ؟ سعات 12 شەو بوو بە 12 و چەند چرکەلاچ و دەڵێن ئەوە ڕۆژی تازەیە. ئێمە کە بەرنامە پێشکەش دەکەین دەڵێن ئەمە هەندێک جار دەڵێن ئەوە بەرنمەکەتان کەیە، بە پێی قسەی ئەم سەردەمە دەڵێن بەرنمەکەمان شەوی پێنجشەممێ، بۆ چونکە سعاتدا شەوی پێنجشەم وایە. کوردی جاران ئەگە بچیتەوە زمانی جاران هەندێک هاوڕێت هەیە بە تەمەنن دان عمرن لیان بپرسە بەری 50-60 ساڵ چتان دەگوت بەوە، دەڵێ بە مەمان دەگوت شەوی جمعە. بۆ چونکە لە بانگی مەغریب سعات 12 سعاتێک لە لای دان عمر و پیرەمێردەکان هەیە لە گیرفانیان بوو دەریان دەکرد هەموو بانگی مەغریب تەماشا دەکات دەبێت 12 بێ. بانگی مەغریب سعات 12 بەو سعاتانەی قەدیم. یعنی چی؟ یعنی ڕۆژ دەست پێ دەکات لە شەوەکەی دەست پێ دەکات. یعنی لەگەڵ بانگی مەغریب ئەوە بە کوردی قەدیم کاتی بەرنامە ئێمە ئێستا پێی دەڵێن بەرنمەکەتان شەوی پێنجشەمە، بە کوردی قەدیم پێی دەڵێن شەوی جمعە، بۆ چونکە لە مەغریب و داخلی جمعە بووینە. ئەوەی کە ڕۆژ دەڵێن جمعە ئەوە ڕۆژەکەیەتی تەواو دەبێت. دەزانی ئەو تەوقیتە جاران ئاوا بوو. بۆیە ئەگەر بەو تەوقیتی ئێستا قسە بکەیت دەڵێ یەکەم نوێژ ئێمە دەیکەین بەیانیە، اینجا نیوەڕۆی و اینجا ئەوە دەڵێن عەسر ناوەڕاستە، عەسر دەبێتە ناوەڕاست. ئەگەر بەو تەوقیتەی قەدیم ئیش بکەیت یەکەم نوێژ کە دەیکەی لە ڕۆژی تازە کە ئێوارەیە مەغریبە، دووەم عیشایە، سێیەم ئەبێتە ناوەڕاستەکە دەبێتە نوێژی بەیانی. نوێژی بەیانی کە نەجەمع دەکرێت نەکورد دەکرێتەوە. بەڵام قورآن مامۆستا شەف ناو بریە سوباتن وجعلنا الليل سوباتن، یعنی جێی استراحەتێ و ڕاحەتێ. تەواوە. اینجا ئەو شەوە چەندی چۆن دەڵێت سوبات، یعنی خەڵک لە سعات چۆن دەڵێت لە مەغریب بۆ دەنوێ نانوێ. قەزم ئەوە بوو ئەم شەوە ئیسیفادەی لێ ئەکرێ. بۆچی؟ نە بە معنە مەڵم ئێستا ئیسیفادەی لێ ناکرێ. بۆچی ئیسیفادەی لێ ناکرێ؟ مەبەستم ئەوە بوو ئەوەیە کە ینی لە هەدەر وەک چۆن دەڵێ سەرفی دەکەن لە شتی بێمانە. لە کاتێکدا دەبێت سوودی لێوەربگیرێ. یعنی شەو ئینسان فکری سافترە، شەو دەتوانێت زۆر دەور بکاتەوە، زۆر شت بخوێنێت. فکرە جەنابێتت بێژیتن وەک نەزەری و تیۆری ئەگەر vê پرسیارê ئاراستەی هەر بینەرێکی بکەین بژنێت تو بۆ ئیسیفادەی کاتی خۆ ناکەی دەبێتە ئەس کاتی خۆ چ سەرف بکەم. مانە vêrە بەرپرسیارەتیە کەویتە سەر لانێ حکومی لانێ بەرپرس کە بواری پرەخسینیت کە کاتی خۆ تێدا سەرف بکەتن. زین چۆن ینی ئەوە مەسەلەیەکی پەروەردەیشە، ینی لە تۆڵی لە منداڵی و دەبێت بایەخی کات بزانین و ڕێز لە کات دێنە سەری باسێکن. مەبەستم ئەوە بکە ینی زۆر شت دەگۆڕ. ئێستا تۆڵی ئەڵم کەسەڵی پێغەمبەر درودی خوای لەسەر لە چەند وەفاتی کرد لە تەمەنی چەند بوو؟ 63 ساڵی. دە 63 نییە بە پێی ئێستا، چونکە هەر 100 ساڵی هیجری 103 ساڵی هیجری یەکسانە بە 100 میلادی. 100 ساڵی ئێمە ئێستا عمری ئێمە پێدەژمێرین. ئەگەر بەو حاڵە حیسابیکەی 50 ساڵ و نیو یەکەم دەکە.
بەو نوع حسابیکەی ئێستا کە دەڵی پێغەمبەر 63 ساڵ ژیاوە 63 ساڵی هجری ژیاوە بەڵام بە میلادی دەکات 61 و تشتێک جوداییەک ناوبەرەوەدا هەیە دەگۆڕی اینجا لە حاڵەتی تر مەسەرن ئێمە سەعات هەرەوە نییە کاتی بێ سەعاتی بایۆلۆژی هەیە ئێمە ئەوەش نازانی سەعاتی بایۆلۆژی لە ناخی ئێمە هەیە هەندێک سەعات دڵت خۆشە هەندێک سەعات دڵت ناخۆشە هەندێک سەعات پێش دەکەوی هەندێک سەعات دوا دەکەوی دەزانی ئەمانە لە ئەوروپا دەیپێون سێری کە لە ساڵی 76 کچێک لە یاری جومناستیک 3 مەدالیای زێڕی هێنا نیادیە کۆمانچی ڕۆمانی بوو پشتی ئەوە لە پاڵەوانیەتێکی تر مدەڕیبەکە ڕاهێنەرەکە گوتی ئێمە بەشداری ناکەین وتی بۆ وتی ئەوە سەعاتی بایۆلۆژی ئەو لەو کاتە لە 76 لە مانگی ئەوەندە لە لوتکە بوو دەیتوانی 3 مەدالیای زێڕ بێنێ ئێستا سەعاتی بایۆلۆژیەکەی تەواو نییە ئێمەش لە خۆمان دەڵێن ئەوە بۆ خەفتم هەیە بۆچی خەفەت دەخۆم بۆ ئێستا دڵم خۆشە سەعاتی بایۆلۆژی نازانین فێریش نەکراوین کەی سەعاتی بایۆلۆژی ئێمە چۆنە لەبەرەوە هەموو ئەمانە لە ڕاستیدا تەوقیتی سەیفی زۆر وڵات تەرکی کرد ئێستا عێراقیش تەرکی کرد بە هەرێمی کوردستانیشەوە دەڵێن هەڵەیە تۆ دەستکاری وەقت بکەیت ببێتە پێش بهێنیتە دوا چونکە کاریگەری ئەو تەوقیتە لەسەر لایەنی بایۆلۆژی ئینسان چۆنە مانە هەمووی ئەو کارانەیە کە مرۆڤ هێشتا ئیشی لەسەر دەکەن دیسان مامۆستا بزانین باندور و ڕۆڵی دەمیچیە ژیانە گەلانین جیهانیدا ئەو چاوە سەردەریت گەلوێ چەندە هەتکەن ئەوە لەوە دەردەکەوێت کە دەڵێن وتمان ئێستا دەڵێن شەو ڕۆژ 24 ساعت کەواتە بۆ هەموو گەلانی دنیا 24 ساعت بەس هەندێک گەل دواکەوتووە هەندێک گەلیش پێشکەوتووە لە هەندێک گەل حتا یانی چۆن دەڵێ بەو کاتەی کە لە بەردەستی گەلێکی دیاریکراوە شتێکی زۆر باش دەکەن هەمان کات لە بەردەمی گەلێکی دواکەوتۆ شتی خراپ دەکەن نمونەیەکە بوو زۆر جار دەیجێڕمەوە دەڵێم ئافرەتێک بە ناوی فۆنفۆر سویدی بوو سەرۆکی چۆن دەڵێ ڕێکخراوێک بۆ ڕێکخراوی دۆستایەتی نێوان سوودان و سوێد دووشتی زۆر ئەینن ئەو لە دواکەوتوی ئەو لە پێشکەوتوی ئیتر کارێکی ئینسانی باش بوو ئەو ئافرەتە دەڵێ لە سوودان خراپترین شوێنم دی کە بایەخ بەکات نادەن کە دەڵێ چاوەڕێم کە نەختێکی دیکە دێم ڕەنگە 4 ساعتی دیکە بێ 4 ساعت یعنی ئەوە پێ دەڵێ نەختێکی دیکە دەڵێ حتا ینی لە ئەوروپا چۆن دەڵێ فڕۆکە لە کاتی خۆی دەڕوا دەڵێ شتێکی پێ فڕۆکەی خەتی هێڵی فڕۆکەوانی سوودان پێ دەڵێن سوودانیان ئێرلاین ئەڵێ من ناوە ئینشاءالله ئێرلاین ئێرلاینی چی ینی هێڵی ئاسمانی ئینشاءالله ئەڵێ بۆ ئەڵێ هەموو بە ئینشاءالله ئیش دەکەن ئەوەش یەکێکە لەو خاڵانەی کەوا گەلانی موسڵمان زۆر زەرەریان لە وشەی ئینشاءاللهش داوە ئینشاءالله دوعایەک بوو دەیکەی هەتا وای لێ هاتۆ منداڵی خۆت ئەگە بڵێ دەڵێ ئەوەم بۆ بکڕە بڵێ ئینشاءالله پێ ناخۆش دەزانێت درۆیە یعنی ئینشاءالله شێواندیە ئینشاءالله شێواندیە ئینشاءالله بۆ بە درۆ یعنی هەر کەس گوتی ئینشاءالله ئەتر دەیجە تەرسی دەڵێ وڵای خوا دەزانێت بۆم دەکا بۆم ناکە ئەوە گوناهێکی گەورەیە ولا تقولوا ئەمە بەستم یعنی ئەوە فەرقی هەیە ئەوە فەرقی هەیە کە تۆ لەگەڵ خوددا وعدە مامەڵە دەکەی تۆ دەڵێ من بەیانی فلان کار دەکەم إلا أن يشاء الله عمری تۆ بەدەستی خوددایە لە ئەنجامدا دەوێت لەگەڵ خوددا بڵێ خوددایە تەمەنی ئەوەم بدەرێ کەسبەی کارێکی وا بکەم بەڵام من و تۆ ئەگەر بەم نوع ئیش بکەین وانە ئەوە گرفتێکمان بۆ دروستە بێ اینجا ئەو باسی غەدا وانە ئەمیتر باسی ئێستا تۆ ئێستا بە یەکێک دەڵێ ئەو کارم بۆ بکڵێ ئینشاءالله کەوتی ئینشاءالله کاکە مەڵێ ئینشاءالله وەکو ئەوروپی لەگەڵ مامەڵە بکە بزانم تۆ بۆم دەکەی یا بۆم ناکەی وانە هەتا من ئەندام پەرلەمانێکی ئافرەت یعنی لە ڕێژێ لە ڕۆژنامەکاندا لێ دەپرسن ئەندام پەرلەمانی بەغدا عێراق کوردە لێ دەپرسن دەڵێن ئەرە تۆمان نەدی لە سیاست شتێک بزانی تۆ چۆن بوویتە ئەندام پەرلەمان یان تۆ لە سیاست دەزانی بوویتە ئەندام پەرلەمان دەڵێ وەڵای من تەماشای پیاوی کوردم کرد دەڵێن چ دەکەن بۆ داهاتوو دەڵێ ئینشاءالله وا دەکەین دەڵێ ئەو شتە چۆن دەبێت دەڵێ ئینشاءالله وا دەکەین دەڵێن بۆ مەسەلەی بودجە چی دەکەن دەڵێ ئینشاءالله وا دەکەین دەڵێ سێری سیاسی کوردم کرد هەر دەڵێ ئینشاءالله پیاوی سیاسی کورد اینجا وتم مادام سیاست هەر ئینشاءالله بێ خۆ من ژۆک ئافرەت هەر دەیزانم من هەر دەڵێم ئینشاءالله وا دەکەین و ئینشاءالله وا دەکەین بەسم چی بوو موسڵمان زاراوەیەکی جوانی خودایی شێوان بەو نوعی کە ئاوای لێ کرد لەبەرەوە دوو شتمان پێویستە یەکێکیان پێ دەگوترێ کەلتوری ڕێزگرتن لە کات دەبێت دایبێنی ئەمە کەلتورێکی جوانی ئەوروپیە دەبێت لێیان فێربین دەبێت لێیان فێربین کە کات بە چرکە و بەسانیا هیچ شتێک چاوەڕی تۆ ناکە لە کاتی خۆی تێپەڕی ئەڕوە هەتا ئەو بەرنمەیە بەجۆی تۆ چ دەڵێ بینەر و ئەوە دەڵێ گوڕی لێ چەندی مامۆستا دەمێن بڵێ زۆر سپاس مامۆستا زۆریان فلای خزمەتە ئینشاءالله بینەرین بڕێز پشتی vê navbirê dihîne xizmetەوە و gengişê deyne vî babeté
بینەرن خوشتەوی دووبارە سلااف وەبن بەردەوامی نیگەلوێن بەڕێزدا بوو پتر گەنگەشەکردن سەروی تەوەری مەدەستنیشان کردی کورد و دەم و ساڵانی مەدوێت مامۆستای بپرسین چەمکێ ساڵانی مامۆستا کە ئەم یە بەرف وێ ڕۆژێ چین کە سەری ساڵانی چاوا تێبگەین و مەچ جوورێ سەردەریە ئەدگەلوێ چەندەها هەبیتن گوتەزایەک یعنی مەقولە بە عەربی بە کوردی ئەڵێن گوتەزا دەڵێت سوودی چییە ساڵ نوێ بێ و مرۆڤ کۆن بێ مرۆڤی کۆن لە ساڵی نوێ ئەوە لێ دێ یعنی خۆ هەموو ساڵێک نوێیە وانە بەڵام ئەگە مرۆڤ نێتە گۆڕین گۆڕانکاری لە ژیانی و لە بیرکردنەوەی نەبێ هەر مرۆڤی کۆنە و لە ساڵی نوێ بەڵام ساڵەکە نیە تەمەنەویدا ئاها بەڵام لە هەمان کاتدا مرۆڤەکە هەر کۆنە بیر و بۆچوونی نەگۆڕ ئەوە لە ساڵانی نەوەتەکاندا هەندێک ئامادەی شوێنێک بووم قیبلەیان دیاری کرد بۆ مزگەوتێکی گەورە کە دروستیانە کرد ئەو ساڵانە ئەم تابوق و خشتە جوانە نەبوو وەک ئێستا هەیە دەچوون ینی چەند بینای کۆنیان دەکڕێەوە لە هەولێر دەیان کڕێەوە لەبەر خاتری ئەوەی کە تابوقەکەی خشتەکەی دەرکەن چونکە بینای پێ دەکەن ئەو پێ دەڵێن بینای نوێ بە خشتی کۆن هەر کاریگەری ئەبێت تەسمیمەکە چەند جوان بێ دیزاینەکە چەند جوان بێ مادەکەت مادەی کۆنە بۆیە زۆر جا دەگوترێ ینی بینای نوێ بە خشتی کۆن دەگوترێ ساڵی نوێ بە مرۆڤی کۆن خدا زۆر داوای کردووە ساڵ هەر نوێ دەبێتەوە دەستی توی تێدانی هەر نوێ دەبێتەوە بەڵام گرنگ ئەوەیە مرۆڤ نوێ بێتەوە کە مرۆڤ نوێ تازە بووەوە بیر و بۆچوونەکانیشی تازە دەبێتەوە دینیش تازە دەبێتەوە دینیش تێگەشتن لە دینیش تازە دەبێتەوە تەجدیدی دین مجدد هاتنی مجدد بۆچی بوو ئەم مجدد یعنی چی یعنی کەسێکە خۆی نوێ بۆتەوە ئەو ژیانمان بۆ نوێ دەکاتەوە ئەو تێگەیشتنمان بۆ نوێ دەکاتەوە کەواتە بەقەدەر ئەوەی ئێمە بایەخ بە ساڵی نوێ دەدەین گرنگ ئەوەیە بایەخ بە نوێبوونەوەی عەقلی ئینسان بدەین هەر ئینسانێک خۆی بۆ خۆی ئێمە وەسینین بەسەر کەسەوە هەر ئینسانێک خۆی دەبێ بڵێ ئەرە من ئەم ساڵ چوم لەگەڵ ساڵی پێشوو بەس دەشزانی هەڵەیەکی گەورەش دەکەین کە ئێمە پێوانەی نوێبوونەوەکانمان بە ساڵ دەکەین ساڵ گەلک زۆرە 365 ڕۆژ دانیشی چاوەڕێ بکەی ئەمەش فێڵێکە ئینسان لە خۆی دەکات چۆن فێڵێکە ئینسان لە خۆی دەکات دەڵێ فڵان ئیش بکە ئەو کارە ئەنجام بدە دەڵێ وەڵی ئێستا یعنی لە ڕووی دەرونیەوە من ئامادەیم نییە ئینشاڵە با ساڵی تازە بێ لە ساڵی تازەوا دەکەم ئێ باش ئاخە 365 ڕۆژە وانە یعنی ئەمەی ئاین فێری ئێمەی کرد ئەوەی دین فێری ئەمەی دەکرد چ دەڵێ هەموو ڕۆژێک ساڵی نوێ هەموو کات کە دەخەوی وهو الذي يتوفاكم بالليل ويعلم ما جرحتم بالنهار يعني چی يعني تۆ هەموو شەوێک دەمری كل يوم هو في شأن وانە کە تۆ هەموو شەوێک وەفات کەیت و هەموو سپێدەیە کە چاو دەکەیتەوە هەڵدەستی ئەوە ساڵی نوێ ئەوە ڕۆژی نوێ ئەوە دەتوانی چەندین شتی تێدا ئەنجام بدەیت کاتێ بەو چاوە تەماشای ڕۆژی نوێ دەکەی ئەگە بڕوانیتە قەدیم بڕوانیتە سەحابە و تابعین احتیمامیان بە یەومی جەدید بووە بە ڕۆژی تازە شکرکردنی خوددا لەسەر ڕۆژی نوێ لەسەر پێدانی تەمەن بە ڕۆژێکی نوێ یەک ڕۆژ ئەوە چاوەڕێی ساڵیان نەکردووە بۆیە ئەم کەلتوری مەسەلەن ساڵی نوێ لە چۆن دەڵێ لە فەرهەنگی ئیسلامی زۆر نایدۆزیتەوە بەڵام لە فەرهەنگی ئیسلامی قەدیم چی هەیە بایەخدان بە ڕۆژی نوێ هەموو ڕۆژێک کە ڕۆژ نوێ دەبێتەوە ژیانێکی تازەیە دەتوانی گۆڕانکاری زۆری بەڵام نابینی مامۆستانی بینەوە ئینسانی کارێکی گەلک ئەستەمەش بەلکو ئەو بخۆی گرێدا کەلتورەکێوە دابوونەریتەکێوە نیبینەوە گەلک ئەو زەحمەتە دەبێت دەرچین ئەمە نوعێکە لە خۆ هەڵخەڵەتاندن چونکە ساڵ لە عمر گەلک زۆرە ساڵ لە عمرە بۆ عمر گەلک زۆرە کە ئینسان چاوەڕێی گۆڕانکاری تێدا بکە یعنی من مەسەلەن دەبیستمێکێک دەڵێ من زانیم جگەرە کێشان زیانی هەیە بۆ مرۆڤ دەڵێ بەس ئەم ساڵە تەرکی ناکەم هەوڵە دەم تەرکی کەم یەکێک گوای پێگوتم وتی لە دوازدەی ساڵی بۆچی چاوەڕێ دەکەی بۆ ئەو تاریخە جوانانە دەزانی لە ئەوروپاش هەڵەیەک هەیە هەندێک جارێکێک دەڵێن من پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەدەم ئەگە پرۆسی هاوسەرگیری لە ئەوروپا بڕوانیت خەڵک قاعە دەگرێ هۆڵێک دەگرێ ئەو ڕۆژانەی کە دیاریکراون هەشتی نۆی مەسەرن 99 ئەبینی 2002 ئەو ڕۆژانە ئەڵێن من ئەوروپا نەدیوە ئەوانەی کە لەوێن بۆم باز دەکەن دەڵێن ئەو ڕۆژانە بەرناکەوێت هیچ هۆڵێکت بەرناکەوێت بۆ چونکە هەموو زەواجیان خستۆتە ئەو ڕۆژە تۆ پرۆسەیەک نابێ ببەستیتەوە بە کاتێکی دیاری کراوە ئەو ینی چۆن دەڵێ بۆ ئەوەی مەسافەیەکی زۆر لە عمرت بڕوە جامە مەسم چی بوو مەبەست ئەوەیە کەلتوری ئاینی کەلتوری دینی بەمە دەڵێ هەموو ڕۆژێکی نوێ ڕۆژێکی تازەیە اینجا شتێکی تریشمان پێداڵە دەڵێ ئەمە هەر بۆ ئاسانکاری گوتومانە مانگی تازە و هەفتەی تازە و ڕۆژی چی پێڵێن
ساڵی تازە هەموو ڕۆژەکان بە یەکە و گرێ دراون یەکتر تەواو دەکەن فێر بین بۆ خۆمان بزانین ڕۆژەکان بە یەکترەوە بەستراون یەکتری تەواو دەکەن خۆمان والی نەکەین کە ئێمە چاوەڕێی ساڵی چۆن دەڵێ تازە بکەین فێری ئەوە بین کە پێ دەڵێت تەواوکاری ساڵەکان ساڵ یەکتر تەواو دەکە ساڵەکە ئەگەر بچینە جواتە عارفین کورد مامۆستا وان چەوە سەردەری دیگەل کات و دەمی کردە بڕوانە مەحوی مەولەوی مەلای جزیری بە ڕەحمەت بێ هەموو تاکیدیان لەم بابەتە کردووە تاکید لەم بابەتە دەکەن ئەوان ینی لە ڕوویەکی فەلسەفی ئاینیەوە مەسەلەن مەولەوی زۆر جەباسم کرد دەڵێ هەر کەس تەوەلود دووبارەش نییەن ئەلبەت سەعادەت ستارەش نییەن بە شێوەزاری هەورامی دەڵێ ینی ئەبێ ئینسان تەوەلودی دووبارەی هەبێ ئەو گوتمان تەوەلودی بایۆلۆجی لە دایک بووی تەوا بوو هەموو سپێدەیەک هەموو ڕۆژێکی تازە ویلادەیەکی تازێ لە دایکبوونێکی تازەیە بەو نەوعە تەماشا دیکەین ئێمە زۆر جاری دیکە لە دایک دەبینەوە هەموو هەفتەیەک لە دایک دەبینەوە هەموو هەیڤێک لە دایک دەبینەوە هەموو ساڵێک لە دایک دەبینەوە وێزگەیەکە کەواتە ئەگەر ئاوا تەماشا بکەین هەموو چاو داخستنێک و هەموو چاوکردنەوەیەک بریتە لە نوێبوونەوەیەک هەموو ئەڵلقەیەکی بەرنمەیەکی تازە لە دایکبوونێکی تازەیە خدا تەمەنێکمان دەداتێ یارمەتیمان دەدا بگەینەوە هەفتەیەکی دیکە بۆچی بۆ ئەوەی کە بتوانین تو قسەیتری خێر بکەین کەواتە گەر بەم چاوە تەماشا بکەی عارفی کورد مەولەوی بە ڕەحمەت بێ وای گوتووە هەر کەس تەوەلود دووبارەش نییان ئەلبەت سەعادەت ستارەش نییان نەجمی سەعادەت و ئەستێرەی بەختی تۆ و ئەستێرەی سەعادەتی تۆ بۆ ئەوەی ببێ بۆ ئەوەی تۆ خاوەنی ئەستێرەی سەعادەت بی و بەخۆشی و بە کامەرانی بژی دەبێ هەموو جارێت تەوەلودی دووبارەت هەبێ ئەو قسەیەکی زۆر گەورەیە من هەر چۆن دەڵێ ئەوەندەی لێ دەزانم دەبێت زیاتر و چاکتر باسکەین هەر خۆی مەولەوی دەڵێ پەی چێش مەیلی لەیل پیریش مەحاڵن سەنەی باڵغیش 100,000 ساڵن یعنی ئێمە کە خوددا دەپەرستین ئێمە کە زانیمان خوددا ئەزەلیە کە زانیمان خوددا حەیە لا یەموت ئیدی ئێمە لەگەڵ کاتێکی نەبڕاوەدا کار دەکەین یعنی چی خوددا ئێمەی بۆ ئەو دنیاە تەنها دروست نەکردووە وەختێک کە ئەم دنیاە کۆتایی پێدێ و دەچینە هەسارەیەکی دیکە و دەچینە شوێنێکی دیکەوەکو باسمان کرد ژانێکی نەبڕاوی هەتایی دەست پێ دەکە دەڵێ کە ئێمە خوددایەک دەناسین نامرێ چ باسمان لە مردنە دەبێ ئەوە بزانین کە دەبێ ئێمە پیر نەبین خەڵکی ئێمە تۆزێک پیر دەبێ بە تەمەن دەچێ دەڵێ ئیتر کات نەما کاکە سەعات 11:30 یعنی چی وشەیەکێ لە کوردەواری دانعەمرەکان دەڵێن سەعات 11:30 یعنی نیو سەعات ماوە 11:30 ئەوەی کە گوتم سەعاتەکەی بەرباخەڵ 11:30 یعنی بۆ مەغریب بۆ ئاوابوونی ڕۆژ نیو سەعات ماوە 11:30 ڕۆژ ناڵێم دانعەمرەکان پیرەمێردەکان وایان دەگوت نادابێ وا بڵێ ئەڵمانەکان دەڵێن کە لە 63 ئەوانە تەقاعود نابی خانە نشین دەبی پەندی ئەڵمانی دەڵێ ژیان لە دوای 63 دەست پێ دەکە ئیدی ئەو کات بۆ خۆت دەژی ئیش و کارەکانی دیکە تەواو کردو مەلای جزیری بە ڕەحمەت بێ لە شعرێکا دەڵێ وەیتەڤێ عومری مە بوری لە چی بەرعەبەس وەیتەڤێ عومری مە بوری بەرعەبەس یعنی عومرێکی زۆری ئێمە چۆن ڕۆی عەبەس لە چی هاتووە لە چۆن دەڵێ زایعکردن بە خۆڕایی بەبێ هیچ سوودێک ئەو قسەی مەلای جزیری بە ڕەحمەت بێ ئەوە لە ئاەتی قورئانەوە وەرگیراوە ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثە وأنكم إلينا لا ترجعون أو بوي دلي ويتابع عمري بوري برعبس أو بعبس بله مامۆستا گۆڕەوە چندێکە بەرنامەمە بەرنامەی کوردیە لەو مە هەردەم ئەم هەوڵ دەین کە بەحسی کەلتوری کوردەواری بەڵێ ڕاست لەو ڕەمە دەبێتە بزانین کەلتوری کوردەواری چ سەردەریەک ئەدگەل دەم و کاتی کردە خراپە بەڵێ چۆن خراپە جارێ زاکیرەی کوردی کات ئەوەیە کە ئینسان بە تێپەڕبوونی کات چاکی لەبیر بێ و خراپی لەبیر بێ دەڵێن گەلانی دەوروبەریشمان دەزانێت کورد خۆشی دەزانێت یەکەم خاڵێکی خراپ بۆ پەیوەندی کورد ینی لە چۆن دەڵێ لەگەڵ کاتدا ئەوەیە کە هەمیشە کورد ینی زاکیرەی کاتی زەعیفە زاکیرەی زیش بیرچیت زوو لە بیر دەچێت لە کاتێکدا ئێمە ئەم هەموو خراپەیەمان بەرامبەر دەکرێ وانە ینی ئەوەی چاکەمان لەگەڵ دەکا زوو لە بیری دەکەین ئەوەی خراپەشمان لەگەڵ دەکە هەر بەڵامڕەخێکی نابێژنەوێت دڵسافی دڵپاکی ئەو دڵسافیە بۆ بینی تاک و تاک باشە بەڵام ئێمە گەل بۆ ئەوەی پێبگا بۆ ئەوەی تێبگا بۆ ئەوەی هەستێتەوە نیە گەلان چ دەکەن گەلان زاکیریان قوڵە وانە ئێستا بچیتە زاکیری گەلان تەماشا دەکەی ئێران بە دوای ناوچەیەک دەچێ لە عێراقدا دەڵێ کاتی خۆی ئەم مەدائین و ئەمانە بەری ئیسلامی من بووە ئێستا تورکیا دەچێت بە دوای جەزیرەیەکدا دەگەڕێ لە ناو دەریای سوور دەڵێ لە سەردەمی عوسمانی ئەوە هی ئێمە بووە ئەم مێژووە کورد مێژوو ناخوێنێتەوە بایەق بە مێژوو نادا زاکیرەی لەگەڵ کاتدا زاکیرەیەکی زەعیفە
ئەوە پەروەردەیەکی چاکی زۆر باشی دێت. دووەم کورد پەیوەندی لەگەڵ کاتدا پەیوەندیەکی خورافاتیە. خرافاتی پێت بڵم چۆن ئێستا ساڵی 2017 نییە قسە ناکەین بۆ 2010 بەێ ئێبەری 10 ساڵ چ بوو حوت نەبوو دەچوو بۆ هەشت با بۆ باسکەم مەقالێکم نووسی دوای بوو لە کتێبێکم هەیە بە ناوی بە کوردی کتێبەکە هی ساڵی 2010 لە 2010 چاپ بۆ کتێبی بە کوردی 52 بابەتی ڕۆژنامەوانی لە پەرلەمانی کوردستان ئەندام پەرلەمانێک لە ساڵی 2010 کە 31/12/2010 هات و مادەی 140 جێبەجێ نەکرا لەگەڵ زۆرشی تر جێبەجێ نەکرا ئەندام پەرلەمانێک گوتی ئێمە ساڵی 2010 ئینشەڵا وەزیرێک گوتی ساڵی 2010 ئینشەڵا ساڵێکی خۆش دەبێت بۆ ئێمە چونکە کورد لە ساڵە جووتەکانە بەختی هەیە وەزیر لە 2010 سەرەتاکەی لە نێو پەرلەماندا کە ڕاستەوخۆ پەخشکراوە پەرلەمانی کوردستان لە 2010 ئەندام پەرلەمانێک گوتی ئەمە سەرەتای ساڵی 2010 حوت لە ئەفسانەی گەلاندا زۆر گرنگە حوت ڕقمێکی زۆر گرنگە بۆ ئێمە ساڵێکی خۆش دەبێت ئەوە سەرەتای ساڵی حوت بوو تو ئەندام پەرلەمانێکت دەڵێ حوت و ساڵی حوتەکان بەخێرە دواژوا دەرنەچوو ساڵی جووتەکان بەخێرە وەزیرێک دوا دەڵێ ئەمە کارەساتە یعنی ژمارە چییە سحری ژمارە چیە تا تو ئەوە بایەقی پێ بدەیت لەبەرەوە ئەمانە هەمووی پێمان دەڵێ مامەڵەکردنی ئێمە لەگەڵ ڕقم و ژمارە و کاتەکانە هێشتا مامەڵەیەکی خۆرافیە شتێکی ترت پێ بڵێم ئەوەیە کە دەڵێن ئینشەڵا باش دەبێ ساڵێکی دیکە باش دەبێ با ساڵی تازە بێ جۆت لە چی دەبێ هیوادارین ساڵی ئایندەوە بێ خۆ پارش گوتیان هیوادارین ساڵی ئایندەوە بێ پێشترش گوتیان هیوادارین سا بە هیواداری نابێ دەبێ کارت بۆ کردبێ ئەو مەقولە و گوتەزای ئەزەمن جزء من العلاج کات بەشێکە لە چارەسەر هەروانە دکتۆر بە تۆ دەڵێ ئەم دەرمانە ڕۆژی 3 جار یعنی چی یعنی 8 ساعات 8 ساعات 8 ساعات بۆ ماوەی 10 ڕۆژ بخۆ چاک دەبی بەو نەوعە چاک دەبی بەس تۆ ئەو کاتە کە تەماشای دەکەی ئەگە 10 ڕۆژ بخایەنێ 10 ڕۆژیش ئەو دەرمانە ئەخۆی چاک نابی بۆ چونکە 8 ساعات 8 ساعات نەتخوارد کورد کە دەڵێن 3 جار دەڵێن نانی نیوەڕۆ و بەیانی و ئێوارە بینی چەند ساعتە گوێ لێ نییە مەبەستم چی بوو مەبەستم مەرج نییە کات بەشێک بێ لە چارەسەر ئەبێ ئیشی بۆ بکەی کات بەشێکە لە چارەسەر بەو شێوە زۆر ڕستەمام دیسانمەت بێت بپرسین سەرەدەریا کوردی چاوە دیگەل هەلکەفتە سەری ساڵانی زۆر جارم بینی مامۆستا ببوورە کە مەعمەعەک و وەکی بژنێ لێک هەلچوونە گەل دروست بیتن کای ئەف جەژنە درست نینە تو پیرۆز وایە مەسیحیەکی بکەی یانژی هەلکەفتە دایکبوونا پێغەمبەری مەعمەعەکە زۆر سەر دروست بیتن ئەرێتە چ ئاخفتنەک سەروی چەندە هەیە ئەوە نیشانەی چییە دەڵێن ئینسان یا بەرەو پێش دەچێت بەێ کە ئۆتۆمبیلەکەت بەرەو پێش دەچێت تو ئەو شوێنی پێشوت بەجێ هێشتووە بەێ تا مادام دەڵی گەشتمە هەولێر ینی ئاکرێت بەجێ هێشتووە بەێ باش کە کەسێکی دیکە دەڵێ من گەشتمە سەر مانگ چۆ سەر مانگ ینی ئەرزی بەجێ هێشتووە ڕاست ئەی ئەگەر لە دەوری خۆی بخولێتەوە هەر بەردەوام دێتەوە هەمان شوێن دەڵێن کارکردن لە کوردەواریە نەبەرەو پێش دەچێت نەبەرەو سەر دەچێت ئەوەش عیبەیەکی خۆمانە دەبێت دانی پێدا بنین بە بەڵگەی چی مادام هەموو ساڵێک ئەم قسەیە دێتەوە ینی ئێمە چارەسەرمان نەکرد ینی هەر قسەی سەمن بۆیە نەچوومە ئەو بابەتە نەچوومە ئەو بابەتی سەری ساڵ و ئاهەنگ و نازامچی سوودی بەو مانایە لەگەڵ پەروەردەیە بەڵام پێتویەوەی چەندی نیە مامۆستاکە ئەڤڕوو بە بینەری ڕابگەی بابا دەڵێم بەس دەڵێم ینی مادام هەتا ئێستا باسی دەکەین ینی چییە بەێ زانایان قسەیەکیان گوتووە دەڵێن هەر شتێک هەموو ساڵێک و هەموو مانگێک هاتەوە باسکردن یعنی ئەو مەسئلەیە خلافیە ینی ئەوە هەر بەو شێوازە دەڕۆ کەواتە باس نەکردن چارەسەرە نەک باس نەکردن ئەبێ ئەو بە بکەیتە پەروەردە ئێستاکە شتێک تازە لە کۆلێجی پەروەردەی بنیاد چوم بابەتێکیان تازە ئیزافە کردووە لە ئەڵمانیەکانەوە فێری بوون پێدەگوترێ پەروەردەی فرەیی بەێ تازە مادەیەکەیە ئەوروپا بەری 500 ساڵ خوێندوێتی ئێمە ئێستا مادەیەکی تازە هەیە لە پەروەردەی بنیاد دەخوێنرێ پێی دەگوترێ پەروەردەی فرەیی تەربیە تەعەدودیە یعنی چی یعنی فێربین لەسەر ئەوەی ئەو ڕێش هەیە و ئەو ڕایش هەیە و ئەویش هەیە ئەویش باش نییە خەڵک بۆ خۆی ئاهەنگ دەکە کاکە تۆ مەچۆ بۆ ئاهەنگ حەق چیە بەسەر خەڵکی دیکەوە خەڵکی ئێمە دەڵێن من ناچم بۆ ئاهەنگ و تۆش نابی بیکەی ئەمە کێشەکە لێرەوە دەست پێ دەکەوە نیە خەڵک لە شوێنی خۆی ئاهەنگ دەجێڕێ خەڵکی ئێمە ڕووی کردوتە ئەوێ خۆ ئەوان نیان گوتۆ فەرمون وەرن خەڵکی ئێمە ئەچێ بۆ ئەوێ وانە تۆ بە خەڵکی خۆت بڵێ مەچۆ بووە ینی مەبەستم چی بوو مەبەستم ئەبێ فێری پەروەردەی فرەیی بین 8 ئاینەت هەیە لە کوردستانە هەر ڕۆژی یەکێک بۆ خۆی ئاهەنگی خۆی دەجێڕێ تۆش ئاهەنگی خۆت هەیە ئەوش ئاهەنگی خۆی هەیە وانە ئەو بە تۆی نەگوتۆ وەرە بۆ ئاهەنگی من تۆ خەڵکی خۆت دەڕات چی بکە گوناهی ئەو چییە
بەبەستم ئەم باسانە ئەبێ فێری پەروەردەی فرەیی بین، فێری پەروەردەی فرەیی بین. جار من ئەڵێم من فێری ئەوە بین کە لە هەر بۆنەیەکە شتێکی تازە بێنین لە ڕابردووی کوردەواری خۆمان. ئەو تازە چیە؟ بۆ من کە سەری ساڵی تازە دێت من مەلافەندیم بیرەکەوێتەوە. مەلافەندی هەولێر لە 31 دوازدەی ساڵی 42 وەفاتی کردو، یعنی سەری ساڵی زاینی تازە. مەلافەندی ئاشتی فێری خەڵک کرد، مەلافەندی پێکەوە ژیانی فێری خەڵک کرد. سوڵتان عەبدولحەمیدی دووەم مەدالیای دەوڵەتی پێدا لەسەر ئەوەی کە ئەیتوانی لە نێوان هۆزە کوردەکانە ئاشتی بەرقەرارکە. بە وەفاتەکەی ئەو لە سەری ساڵی لە کۆتایی سەری ساڵدا بەرەو ساڵی نوێ من ئەوە فێر دەبم کە ئێمە پێویستمان بە کەلتورێکی ئاوا هەیە ئەو کەسە بیرمانە خاتەوە کەسێکمان کە لە کۆتایی سەری ساڵی زاینیدا وەفاتی کرد مەلافەندی هەولێر بوو ئاشتی بەرقەرار کرد. جەمال مەرقس لە سایتی عینکاوە نووسیوێتی دەڵێ باپیرانمان دەیانگوت لە نوێژەکانتانە ڕۆژی یەکشەم نوێژی مەسیحیەکان لەبیرتان نەچێت دوعا بۆ مەلافەندی بکەن، چونکە لە ساڵی 1970 کە دەوڵەتی عوسمانی ڕوخا هەندێک لە تورکە عوسمانیەکان هاتن لە کشانەوەیاندا گوتیان عینکاوە تەختکەن، عینکاوە گوند بوو، وتی مەلافەندی وەستا لە بەردەمی ئەو هەموو خەڵکە پێیانی گوت ئەوانە برای ئێمە لە ئینسانیەتدا نابێ ئەوە بکەن. دەڵێ ئێمە قەرزاری مەلافەندین دەبێت لە نوێژەکانی یەکشەمانی کلێسا دوعا بۆ مەلافەندی بکەین، چەند پێویستین بەو کەلتورەیەکە مەلافەندی دایهێناوە. ئێمە نازانین حکمی خۆشمان بکەین زۆر جار، زۆر گرنگە سوود لە ئەزمموی ئەوروپا و ئەمریکا وەرگین. ئەو کاتی کەوا حاکمی بەریتانی لێرە بووە، حاکمی بەریتانی ویلیان ڕای های کورتەکەی پێی دەڵێن WRH، ئەم ویلیان ڕایە لە هەولێر بوو، چۆن دەڵێ حاکمی هەولێر بووە لە سەردەمی ئینگلیزەکاندا، دەڵێ کەسێکی زۆر زیرەک هەبوو لەم هەولێرە کە مەلافەندی بوو، لەگەڵی دادەنیشتم قسەم لەگەڵا دەکرد، قسەمان دەگۆڕێەوە. دەڵێ لە مەلافەندیم پرسی تو حەزەکەی ئایندەی کوردستانەکە چۆن بێ کە ئێمە ئینگلیزین و هاتوین؟ وتی پێمی گوت حەزەکەم کوردستان سەربەخۆ بێ، حەزەکەم کوردستان دەوڵەت بێ، ئەگەر نەبوو ئەگەر نەکرا حەز دەکەم ئێوەی بەریتانی لێرە بمێننەوە، ئێوە حکوممانکەن، ئێوە یارمەتیماندەن، فێری حکومداریمانکەن تا فێر دەبین. ئەوە لە ساڵ ڕۆژی کۆتایی ساڵێکە وەفاتی کردو ئەو لە فێر دەبین. کتێبێکی هەیە ویلیان ڕای دەڵێ 2 ساڵەکەم لە کوردستاندا 2 ساڵ لە کوردستان بوو، لەوێدا باسی ئەوە دەکا، باسی کورد دەکا، دەڵێ ئەوەی کە من بینیم لە نێو کووردا ئەو نوع ئەتاقی وەک مەلافەندیان هەبوو، ئەگەر ئەو کووردە بتوانێت لە نێو خۆیدا یەک بگرێ و یەکبوونێک دروست بکە، نە فارس و نە تورک و نە عەرەب هیچی لە بەردەمی ناوەستێ، بەڵام ئەو ڕۆژە هێشتا دوورە. لە 1921 ئەو کتێبە چاپ کراوە، دەڵێ هێشتا دوورە، کەواتە دەردێکی مێژینەیە، دەردێکی لە مێژینەیەکە. من دەڵێم لە سەری ساڵەکاندا دەبێت ئەم قسانە فێربینەوە کەوا زانایەکی گەورەی وەکو مەلافەندی فێری ئەمە دەکەن. بەێ دیسان مامۆستا مەدوێت بزانین سەرەدەریا کوردی چاوە وەکو جەنابێت ئاماژە پێکردی، لەوڕە مەدوێت بزانین ئەم چ بکەین مامۆستا، چاوە سەرەدەریە دیگەل وان بوونا و وان هەلکەفتانە بکەین، نەخاسمە هەلکەفتە سەری ساڵانی بایەخدان بەکات ببێ بە پەروەردە، هەم پەروەردەی ئاینیە هەم پەروەردەی فرەیە، لە هەردوو چ پەروەردەی فرەیی بێ و چ پەروەردەی ئاینی بێ. لە پەروەردە ئاینەکانە زۆر گرنگە بایەخدان بەکات ئەوە بێ، ینی وەکو گوتم چەمکە قورئانەکە لێک جیا بکەینەوە کە سورعەت و عەجەلەیە. إن الله سريع الحساب وهو أسرع الحاسبين، كواتە سرعەت باشە. وسارعوا إلى مغفرة من ربكم وسارعوا يسارعون في الخيرات، باش أو باش بكوات أيتيك كخرابتشيا وما أعجلك عن قومك يا موسى عجليه وعجلت إليك ربي عجليه، كواتا عجلة وسرعة دوشتي جواز. راغبي أصفهاني بما ندلي فرق سرعة أو آمانجيكي دياري كراوت هي لو سر بوي بچي دبي بوي بچي بوندا بتودلين بيك ساعات لو شهر دقيقة أو شهر زور گرنگە تۆ لە ساعات ئەوەندە بگەیتە ئەوێ کە تۆش تەماشا دەکەی ئەبێ خێرایەکەت لەسەر چەند بێ خێرایی سیارەکەت دەبێت لەسەر 100 بێ زیاتر نەبێ، لەسەر 100 کیلۆمەتر بێ لە ساعاتێکە و دووری نێوان دوو شارەکەش 100 کیلۆمەتر بێت تۆ بە ساعات دەگەی، وانە ئەوە ئامانجەکەتە. ئیدی نائیکەی بە 80 و نائیکەی بە 120. ئەگەر 80 بیت و 120 بیت ئەفرات و تەفریط دروست بوو. ئەگەر لێ بوو کەواتە عەجەلە ئەوەیە بەبێ ئامانج، وەکو هەندێک گەنج هەر لە خۆی و حەز دەکات لەسەر 200 بڕوە، دوایش خۆی وێران دەکات و عمری خۆشی زایع دەکات. کەواتە هەڵەیەکی زۆر گەورە هەیە لە کوردەواری دەڵێ کاکە ئیشکا دەبێ ئەو کارە ئەنجام بدەین، دەبێت زوو تەواو بکەین. کوڕە دەڵێ بابە دانیشە شەیتان پەلەی کرد چاوی خۆی چۆر کرد. بابە ئەو قسەی غەڵەتە. خدا فەرمووی سەریع بن بەس عەجەلە مەبن. عەجەلە بێئەنجامیە،
ئەنجام دیار نییە ئامانج دیار نییە کاکە تۆ دەچتە تاقیکردنەوە 3 ساعتیان پێداوی بە کەلۆری ئەوە دەبێت لەو 3 ساعتە تەواوی دەبێت سرعتت هەبێ بەڵام نابێ عجلت هەبێ ئەوە باسێکی ئەوش دوور و درێژە لە ڕۆژانەی خۆماندا خەڵک ژیانی زۆر دەفەوتێ یەکێک دێ بۆ لای تۆ دەڵێ 2 ساعتدا دەنیشە وەختی تۆ دەبە هەڵەیەکی گەورەیە ئەرێ قورئان خدا نافەرمێ وئین قیل لەکم ارجعوا فارجعوا یەک موسڵمان دەتوانێت جێبەجێکە یا بزەحمەتە سەر نەفسێت ئینسان نەکراوە من نابیستم یعنی نابیستم ئینسان توانی بێتی بە میوانێک بڵێ تەلەفۆنی بێ دەمانێت بێ ماڵتان دەبێت بە پێی قورئان بڵێ دەڵێن وڵا ئەوروپا زۆر پێشکەوتووە ئەوروپا پێڵە ببورن کاتمان جوان نیە و کاتمان کەمە و ناتوانین لە خزمەتتانە بین بە باشی ڕۆژێکی دیوەرن مسلمان خدا پێی گوتووە بە خەڵک بڵێن وئین قیل لەکم ارجعوا فارجعوا یعنی بۆی کاتەکەی تۆ نەبا و وەختەکەی تۆ نەبە سەقفی مەواعید لە وڵاتی ئێمە دیار نییە سەقفی مەواعیدەکان دەڵێ چاوەڕێم کە سەعات 10 لە فڵان شوێن وانە هەتا کەی چاوەڕێت بکەم هەتا 11 هەتا 12 هەتا چەند دەبێ بڵێ کاکە چاوەڕێت دەکەم 10 هەتا 5 دقە 5 دقە نەهاتی من دەچم مانە هەمووی تربیەن ئەبێ ئاگداری بین خاڵێکی درەوەیە کە لە ڕاستیدا کارکردن ئەسەن دەڵێن فڵانە کەس کارمان بۆ دەکا کارکردن لە زۆربەی شوێنان بە سەعاتە بۆ ئەوەی دەرکەوێت لە سەعاتێکا چی بۆ تۆ دەکا نەک دەڵێن ڕۆژ تا ئێوارە تر دوای ئەوە هیچ ئیشەکەی دیار نییە ڕۆژ تا ئێوارە بۆیە بینی مۆزەف لە وڵاتی ئێمە بە سەعات پارە وەرناگرێت جاران سەعاتی ئیزافی هەبوو لە سەعاتێکی دیاری کراودا ئەوە هەبوو کۆتایەکی بەوە دێنم هەموو وڵاتان ئێستا ئیش دەکەن لەسەر 20 ئەڵقەیە دێڵێمەوە عێراقیش کۆنفرانسێکی 2 ڕۆژەی گرتووە لەسەر ئەوەی تا 2030 نەوت قیمەتی نەما ئێمە چ بکەین لە هەرێمی کوردستان وەکو ئەوروپا وەکو زۆربەی وڵاتان وەک سعودیە وەکچۆ پێویستیمان بە چییە؟ پێویستیمان بە بەستنی کۆنفرانسێکە لە ساڵی 2030 ئێمە چی بکەین لە ئێستاوە خۆمان ئامادە بکەین بۆ دەستێتت خوش مامۆستا زۆر سوپاسیەتت کەین سوپاس بۆ مامۆستای گەلمە بووی مامۆستا دومایە خەڵکی سوپاسیەتت کەین بەرێ بینەرێن بەڕێز وی ئەوای دێنە دومایەوێ خەڵکی زۆر سپاس بۆین بەڕێز و سپاس بۆ هەفکارên بەڕێژی ئومەدوێتم دوماهیک بینێن پەخشانە ئەحمەد شەوقی کە شاعرێکی ناوبانگی کوردە و پەخشانێکە خودت بێژیتن لێدانا دلێ ئینسانی دبێشتەوی ئینسانەی ژیاناتە چەند چرکە و چەند دەقەکن لەوڕا تو نەفسا خۆ بلم بکە بەحەسکردنێکی کە پشتی مرناتەوێتە بەحەسکردن چونکی ئەو بەحەسکردن دیسان عمرێ دوێیە بوتە ببینم خێر و شادی هەر کات خۆشیێدا بژین